سڵاتان لێوێ بەڕێزان زۆر کەس پرسیارمان لێ دەکا ئایا ئۆتۆمبیلی تەواو سوتەمەنی بکڕین یان ئۆتۆمبیلی تەواو کارەبایی یان هایبرێت. من وەڵامی ئەو پرسیارەی دەدەمەوە بە ڕوونی و چەند بەڵگەیەکیش دەینمەوە بۆ بەرچاوڕوونیتان لە وڵاتانەی کە نەوت لە ناو خاچ خۆیان دەردێن و دابینی دەکەن بۆ ناوخۆی وڵات و هەناردەی دەرەوەشی دەکەن، بێگومان لە وڵاتانە سوتەمەنی نرخی هەرزانە. با بەراوردێ بکەین لە نرخی سوتەمەنی لە نێوان بۆ نمونە عێراق و وڵاتانی ئەوروپا. لە عێراق لە وڵاتانی ئەوروپا بگورن لترێک سوتەمەنی بۆ نمونە بەنزین بە نزیکەی یۆرۆیەک و 85 سنتی یۆرۆیە کە دەکات $2 نزیکەی. لە عێراق بۆ نمونە لە کەرکووک تا بەسڕا لترێک سوتەمەنی بە 32 سنتە بە 450 دیناری عێراقیە لترێک سوتەمەنی بۆ نمونە بەنزین. لەبەر ئەوە جیاوازی نرخەکەی گەلەگە لە زۆرە. ئەوجا هەر کەسێک لە عێراق بێوێ ئۆتۆمبیل بکڕێ، بێگومان ئۆتۆمبیلی سوتەمەنی ئابووریترە بۆ خەڵکی عێراق، نەک هەر عێراق، هەر ئەو وڵاتانەی کە نەوت بەرهەم دێنن ناو خاچ خۆیان، چکە نرخی سوتەمەنی لە وڵاتانە نرخی جیاوازە لەگەر وڵاتانی تری ئەوروپا و ئەمریکا و بۆ نمونە چەند وڵاتێکی تر. بۆ نمونە ئەو وڵاتانێک کە نەوت بەرهەم دێنن، بێگومان ئەگەر خاوەنی بابرێن بەرهەمهێنی پاتری ئۆتۆمبیلی کارەباییش نەبن، هەر کارە ساتە خەڵکی ئەو وڵاتانە ئۆتۆمبیلی کارەبایی و هایبرێت بکڕێ. چکە با نمونەیەک بینینەوە، بۆ نمونە ئۆتۆمبیلی کارەبایی کە کۆمپانیا دەیفرۆشێ دەڵێ من زمانی 8 ساڵ دەدەم بە کڕیارانمان، زمانی 8 ساڵ بۆ نمونەی پاشە. پاتری ئۆتۆمبیل زای چۆنە، بە نمونەیەک بینمەوە. بۆ نمونە کۆمپانیای ئەپڵ دەرێ موبایلەکانم بۆ نمونە موبایلی ئەپدەی پرۆی ماکسی ڕاگەیاندووە، دەڵێ موبایلەکەم تقریباً 39 کاتژمێر بەرگەی ئیشپێکردنی ڤیدیۆ دەگرێت. ڕاستە لە سەرەتا وایە، بەڵام کە ساڵێکی بەسەردا تێدەپەڕێ ئەو پاتری هەمان ئەو موبایلە کارپێکردنی ڤیدیۆ نزیکەی توانای هەر 30 کاتژمێری دەمینێ یان کەمتر لە 30 کاتژمێر، چکە سروشتی پاتری وایە کە ساڵانە هێزی خۆی هێزی کەم دەبێتەوە. بۆ نمونە پاتری ئایفۆن ئەفدەی پرۆماکس بۆ من ئێستا کە دەیکڕی لە سەرەتا 100% هێزەکەی، ئەم باسی هێز دەکەم، باسی ئەو ڕێژەیە ناکەم کە چەند وزەی پاتی تێدایە، هێز جودایە لەگەر وزە. هێزەکەی بۆ نمونە 100% لە سەرەتا کە دەیکڕی، بەڵام کە ساڵێکی بەسەردا تێدەپەڕێ ئەگەر بێت و موبایلەکە بە تەواوی بەکاربێنی، بۆ نمونە من ناڵێم تەنها تەلەفۆن پەیوەندیکردن و چەند نامە و بابرین ڕۆژانە کەمێک سەیری ڤیدیۆ و سۆشیال میدیا دەکا، ئەمە ناکە هەموو هێزی موبایلەکە بەکار هاتووە. نابەس بەڵام ئەگەر بۆ نمونە کەسێک موبایلی ئایفۆن بکڕێ، ڕۆژانە ڤیدیۆی پێ دروستکە و ڤیدیۆی پێ مۆنتاژکە و پەیوەندی پێ دەکا، پەیوەندی تەلەفۆنی و چەند کارێکی قوڕس پێ دەکا، ئەو موبایلە بۆ نمونە دوای ساڵێک لەوانەیە هێزی پاتری 100 لە دەست بدا، بۆ لەوانەیە ببێتە 190 هێزی پاترەکەی، کەواتە سروشتی پاتری وایە ساڵانە ڕێژەیەک هێزی خۆی لە دەست دەدا. اینجا کۆمپانیا کە ئۆتۆمبیلی کارەبایی دەفرۆشێ دەڵێ من زمانی بۆ نمونە گرنتی 8 ساڵ دەدەم، بەڵام نارێ من
گرنتی ئەوە دەدەم کە پاتریەکە هەتا 8 ساڵ هەر هێزەکەی 100% بێ دانەبەزێ ئەو گرنتیە نادا بە کڕیار. اینجا ئەگەر بێت و ئۆتۆمبیلێکی تازە بکڕی تەواو کارەبایی بێ هێزەکەی 100% هێزی پاتری، بەڵام دوای ساڵێک ئەو هێزە کەم دەبێتەوە، دەبێتە لەوانەیە 185 بە گوێرەی بەکارهێنانی ئۆتۆمبیلەکەیە. بۆ نمونە ئۆتۆمبیل شوفێر هەیە ئۆتۆمبیلەکەی زۆر بەکاردێنێ هەیە کەمی بەکاردێنێ، اینجا دەگەڕێتەوە سەر ئەو شۆفێرەی کە ئۆتۆمبیلەکەی لایە. لەوانەیە شۆفێر هەبێ ئۆتۆمبیلەکەی زۆر 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 فشار لێ بکە و زۆریش بەکاری بێنێ کەم ڕای بگرێ، ئەمە هێزی پاتریەکەی لەوانەیە بۆ ماوەی ساڵێک 100 بۆ 15 لە دەست بدە. کەواتە ئەگەر ئۆتۆمبیلەکە بکڕی لە سەرەتا بە 0 کیلۆمەتری لەوانەیە کۆمپانیا بڵێ دەدەمێکە ئۆتۆمبیلەی من 500 کیلۆمەتری لەسەر بڕۆی بە وزەی پاتریەکەی، بەڵام هەرچەندە وان نییە کۆمپانیا ناتوانێت ڕێژەیەک دیار دەکا، بەڵام ناتوانێت لە هەموو شوێنێک ئەو ژمارەیە ئەو ماوەیە زەمان بکات، چکە شوێن هەیە ڕاست و دەشتە ئۆتۆمبیلەکە لەوانەیە بەرگەی ماوەی زیاتر ببڕێ، بەڵام ئەگەر شوێنێکی وەکو کوردستان کە بەرزی و نزمی زۆرە لەم شوێنانە لەوانەیە ماوەکەی زۆر کەم دەبێتەوە. ئەوەش هەردەگەڕێتەوە سەر شوفێر، ئایا چەند فشار لە ئۆتۆمبیلەکە و کەمە زۆرە دەگەڕێتەوە بۆ بەکارهێنان. بەڵام کە گوتمان لە سەرەتا بەگەر 500 کیلۆمەتری پێ بڕۆی و دواتر دوای ساڵێک دەبیتەوە 400 کیلۆمەتر، چکە هێزی خۆی لە دەست دەدا، هێزی خۆی هەروەک خۆی نامێنێ، هێزی پاترێکە 100% نامێنێ. ئەوە سروشتی پاتریە کە ئەوە سروشتەکەیتی وەکو موبایل هەمومان دەزانین موبایلی ئایفۆن لە ناو ستینگ شوێنێک هەیە کە پاتریەکەی پیشان دەدا کە هێزی پاتریەکەی چەند ماوە. ئۆتۆمبیلیش وایە، پاتری هەموو پاتریەک سروشتی پاتری وایە. ئینجا من لێرە دەڵێم هەر کەسێک لە عێراق ئۆتۆمبیلی کارەبایی بکڕێ و ئۆتۆمبیلی هایبرێت بکڕێ دڵنیا بن سوودمەند نابی، یعنی ئابووری نییە بۆ عێراق ئۆتۆمبیلی کارەبایی و هایبرێت. ئۆتۆمبیلی تەواو سوتەمەنی زۆر باشترە لە ئۆتۆمبیلی کارەبایی و هایبرێت. لەبەر ئەوەی شتێکی دیشێ بە لە بیرم نەچ پێتان بڵێم، بۆ نمونە ئەو ئەندازیار و وەستانەی کە کار لە ئۆتۆمبیلی تەواو کارەبایی و هایبرێت دەکەن لە هەموو عێراق لەوانەیە بە 50 دەست بژمێردرێن. ئۆتۆمبیلی سوتەمەنی لە هەموو شار و شارۆچکەیەک لە هەموو شوێنێک وەستای هەیە، بەڵام ئۆتۆمبیلی کارەبایی و هایبرێت بەڕاستی کارەبایەتەکەی زۆر زۆر ئالۆزە، هەموو کەس ناتوانێت کاری تێدا بکە و کێشەکەی چارەسەر بکە. لەبەر ئەوە تکام وایە خەڵکی عێراق بە ئۆتۆمبیلی تەواو سوتەمەنی بکڕێ، نەوەک ئۆتۆمبیلی کارەبایی و هایبرێت. لەبەر ئەوەش هەر کەسێک ئۆتۆمبیلی تەواو کارەبایی هەبێ یان هایبرێت ئەگەر بێت و دوای 4 ساڵ پاتری ئۆتۆمبیلەکان هەر سروشتیان وایە بەڕاستی ئەنی هێزیان نیوەی هێزی خۆیان لە دەستدەن دێتە 150 کە هاتە 150 ئەگەر بێت و پڕیکەی لە شەعن ئەو ئۆتۆمبیلە لەوانەیە 100 کیلۆمەتر بڕوە زیاتر ناڕوەکەوە تا هێزێکی تەواو لە دەستدا زۆر لاواز دەبی.
زۆر سوپاستان دەکەم و کاتێکی خۆش.